ئێرە پێشتر یەکێک بووە لە نەخۆشخانەکانی شاری هێلسنکی لە فینلەندا، بەڵام لە ئێستادا تەرخان کراوە بۆ پەنابەران وە کەمپی نوێ دەردەکەوێت. لەم کەمپەدا ژمارەیەک پەنابەر هەن، لە ناویشیانەیە چەند پەنابەرێکی کورد بەدی دەکرێت کە ماوەیەکی کەما گەیشتونەتە فینلەندا. خاتە کەمپێکەوە یعنی ڕۆژی €10 دەداتێ €10 بەشی چی بکە؟ هەر ئەوەنەیە بژی و نەمری جا لە کروزانیش ئەوە هەیە، ئەتوانی لە کروزانیش بەسیترین ئیش بکەی، لە کروزانیش ئەتوانی ئەوە بژیت، هەموو کەس دەتوانێت بژی، بەس وەڵی هیچ ژیانێکی دیانی ئەوروپا خەڵک بە هین و عەزەتی خۆیەدا، ینی ئەم گەنجانە دێنێرا خۆیان دیپۆرتەکەن و ئەگەڕێنە، منیش بەنیازم لەم مانگە خۆم دیپۆرتی عێراقکەمەوە لەبەرەوەی ژیانم لەوێ زۆر باشووە تا ئەوروپا. بەپێی ئامارە سەرەتاییەکانی پۆلیسی فینلەندا ڕۆژانە نزیکەی 100 کەس خۆیان دەگەێنە سنوورەکانی ئەم وڵاتە. لە هەمان کاتدا بۆ ڕێگرتن لە هاتنی پەنابەران حکوومەت سەرجەم دەواازە سنووریەکانی بەهێز کردووە، بەڵام بەوەش نەتوانراوە چۆنی پەنابەران بۆ ئەو وڵاتە کۆنتڕۆڵ بکرێت. لەبەرەوەی من هاتوومە تێرەم وڵاتە نەهێنی ئەم وڵاتە من هیچ کەمپیان ناوە پێم معاش مەیاتێ ماغانە سێژەمە خواردن مەیاتێ دوای ئەوە گەهینەکەم بێ ئیقامە ماتێ ئیش مەیاتێ، بەس من لە کوردستان ناتوانم ئیشەکەم ئەگەڕێم بۆ ئەو ئیشە نییە. لە ئێستادا کەمپەکانی فینلەندا پڕبوون لە پەنابەر، تەنانەت لە هەندێک کەمپدا بەهۆی نەمانی جێگەوە پەنابەران لەژێر چادردا دەژین. بەپێی ئامارەکانی فەرمانگەی کۆچ و کۆچبەرانی فینلەند لە سەرەتای ئەم ساڵەوە 15,000 کەس داوای مافی پەنابەریتیان کردووە، مەزەندەش دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ ژمارەکە بگاتە 30 بۆ 40,000 کەس. کوردانی باشووری خۆمان بە حکومەوەی کە وڵاتەکە سەقەمگیرتر و ئارامترە، مەجالیان کەمترە بۆ قوبوڵی، مەجالیان کەمترە بۆ مۆڵەت مانەوەیان لەم وڵاتانە، بەڵام ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ڕۆژئاوا زیاترە بە حکومەوەی وڵاتەکەیان نائاساییشە و حربی تایە. 25 کەمپی تایبەت بە پەنابەران لە فینلەندا هەن و حکوومەتی ئەم وڵاتەش بەنیازە لە داهاتوویشی نزیکدا کەمپی زیاتر بکاتەوە و حکوومەت ساڵانە بڕی 10 ملیۆن یۆرۆ بۆ پەنابەران تەرخان دەکات. فینلەنداش وەک یەکێک لەو وڵاتانە مەترسی زۆری هەیە لە زیادبوونی پەنابەر لە وڵاتەکەیە، کە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان فشارێکی زۆری خسۆتە سەر ئابووری وڵاتەکە. پەناهەندەکانیش زۆریان کە پرسیاریان لێ ئەەکەی زۆر پەشیمانن لە هاتنیان بەرەو ئەوروپا و هەندێکشیان گەشببینن بە هاتنیان. پرسیار ئەوەیە تاکەی مرۆڤی کورد داوای پەناهەندەیی بکە، وڵامەکەی لای کێیە نازانرێت. بەرهەمشا زەمان NRT هێلسنکی فینلاند.